قوتابیان و فێرخوازانی پۆلی 12 سڵاو من مامۆستا ئەنوەر عوثمان لە ئامادەی کلێڤەری ناحوکمی و ئامادەی ئازادی کوڕان لەگەڵتان دەبم لۆ باسکردن و شیکردنەوەی بابەتەکانی پرۆگرامی پۆلی 12 ئەوڕۆ دەست پێ دەکەین بە بابەتێکی دەستپێک کە ئەو بابەتە وەکو کلیلێک وایە لە بۆ هەموو بابەتەکانی تر. پرۆگرامی پۆلی 12 کە لە 5 وەحدە پێکاتیە، هەر 5 وەحدەکەی ئیشت بەو چەند زاراوەیە ڕەوانبێژی و ئەو چەند زاراوەیە ئەدەبی کە ئێستا باسی دەکەین. لۆیە سەرەتا پێش ئەوەی سینە سەر وەحدەی یەکەم دەبێ ئەو چەند زاراوەیە بزانین. خاڵی دووەمیان گرنگی ئەو چەند زاراوەیە لەوەدایە چەندین نمرەی لە وزاری لێ دێتەوە، کەواتە هەم لە وزاری نمرە لێ دێتەوە هەم دەستپێک و کلیل و بناغەی بەشەکانی ترا. لێ دەبێ ئەو چەند زاراوێت جوان جوان تێبگەین، پاشانی جوان جوان ضبطیان بکەین. ئێستا دەرێن مصطلحات بەلاغیەة بارزە. یەکەمین مصطلح و چەمک و زاراوەی ڕەوانبێژی گرنگمان التشبيه بيك تواندين هو عقد مماثلة بين شيئين أو أكثر قصد اشتراكهما في صفة. بريتيا لبيك تواندني كسيك بشتيك یاخود شتێک بە شتێکی تر، بەڵام زۆربەی جاران بەیەکسواندنی کەسێکە بە شتێکی بێجیان کەوا ئەو مرۆڤە لەگەر ئەو شتێک کە پێی دەچوێنین دەبێت خاڵێکی هاوبەشیان لە نێواندا هەبی. پێناسەکەی مەطلوب نییە لۆ لەبەرکردنێ، تەنها بەڕێزت تێبگا. وأركانه 4 بابەتی تەشبیه لەسەر 4 ستون و 4 پایان پێکاتیە. بابەتی تەشبیهمان 4 بەشی هەیە. المشبه بەشی یەکەمیان پێی دەرێن المشبه، طبعا يعني مرۆڤەکەیە. بەشی دووەمیان پێی دەرێن المشبه به، زۆربەی جاران شتە بێجیانەکەیە کە مرۆڤەکەمان پێچواندیە. ئەو ئامرازەی کەوا مشبهەکەمان پێ بە مشبه بیەکەی چواندیە پێی دەرێن ئەدات التشبيه، ئامرازی بە یەک چواندن کەوا زۆرینەی جاران لە نێوانی مشبه و مشبه بیەکەی دێ. لە 3 ئامرازان، تەمان 4 ئامرازمان هەیە، لە 3یان ئەداتەکە لە نێوانی مشبه و مشبه بیەکەی دێ. خاڵی هاوبەشی نێوانی مرۆڤەکە و شتەکە نێوانی مشبه و مشبه بیەکە پێی دەوترێ وەجه الشبه، کەواتە جارێک هاتیتەوە لە وزاری. ئەرکانه طبعا ئەگەر 3 و 4 و 5 و 6 بداتە بەڕێزت ئەتوو 4 هەردەبژێنی 4 سیا ئەرکانەکانیتی. بالمثال يتضح المقال، قسە بە نمونە ڕوون دەبتەوە، با نمونەکتان لێ بینمەوە. الأم مثل المدرسة في التعليم، الأم مثل المدرسة في التعليم، دایک وەکو قوتابخانە وایە لە فێرکردن. طبعا دایکەکە المشبهە مرۆڤەکەیە، مثلەکە ئامرازەکەیە ئەدات تەشبیهەکەیە. دایکمان بە چ چواندیە؟ بە مەدرسە، کەواتە مەدرسە قوتابخانەکە مشبه بهە. ئایا دایک لە چه خاڵێک بە مەدرسە دەچی؟ التعلیم، وشەی پاشی فیەکە پێی دەگوترێتن وەجه الشبه. ئێستا دێینە سەر ئەدەوات التەشبیه. ئەدەوات التەشبیه 4. ئەو ئامرازانەی ئێمە لە پرۆگرامی پۆلی 12 کارمان پێیە و پیشەی تەشبیهەکەی پێ ئەنجام دەدەین 4. کاف، مثل، شبه، كأنه، بس ودي كأنه يبقى زورك لقطابيان لقى كاني تيكالي ده كان لا كان نية أو كأنه هم همزة وهم نونكش مشددة شدة إلى السلام. أما أو توار أمراض زمان هي لو توار أمراضي 3 أمراضيان بيقدتين أو 3 أمراض سنة كافكا مثل شبه أو 3 للريزبنديان بيقدتين مشبه أداة مشبه به وجه الشبه. بەڵام كأنه شێوازە ڕێزبەندیەکەی جیاوازە، زۆرینەی جاران كأنه دێ لە سەرەتا، پاشان مشبه، پاشان مشبه به، کۆتاییەکەی وەجه الشبه. ئێستا دێن بە نمونە باسییان دەکەین. سەرەتا نمونە چێسە کافی دەینمەوە. زەینەب کەلوەردەتی فی الجەمال، زەینەب وەکو گوڵە لە جوانی. زەینەب کەسێکە مشبهەکەیە، کافەکە ئەدات
الوردة قول مشبه به خاڵی هاوبەشی نێوان زەینەب و گوڵەکە چییە؟ الجەمال جوانیەکەیە بەڵێ. ئێستا نمونە لە بۆ میثلمان هیناوە، نمونە لە بۆ کافمان هیناوە، ئەو جارە نمونەیەک لە بۆ مثلیش محەممەد مثل الأسدی، محەممەد وەکو شێر وایە في الشجاعة لسلا آزاتي محمد مروفكيا بسرتها رستاتيا مشبه مثل أداة التشبيه الأسد مشبه به الشجاعة وآزاتك وجه الشبه نموني السيام لبو أمراض الشبه المؤمن شبه الجبل في الثبات إنسان إيمان دار دبيت وكو شاخ وابلا خوراقري إيمان دارك مشبهة شبهك أداة التشبيه الجبل مشبه به الثبات وجه الشبه وكو قوتم كافو مثل شبه لوي هاو باشن كواريز بندي كان بو الشبه سرتا مشبه باشان أداة باشان مشبه به باشان وجه الشبه بلام كأن قوت من زياوازة بلام قوت من كأن زياوازة كأن قلبك ماء في الصفاء وقبل يضلت آوة لباكو بيقردي كأن لسرتاي رستك هاتيا أداة التشبيه قلب ضلكا ضلي مروفكا سيا مشبهة بتمان سوانديا ما أو مشبه به خاليها وبشن يوان ضلي مروفو أو لتسيا لاوي كواباكو بيقرد بي الصفاء بي لك أني أداة سرتادي باشا مشبه باشا مشبه به باشا وجه الشبه زور بيت زاران وايا ناڵێن هەموو جاران بەڵام زۆربەی جاران بەو شێوازەیە. ئێستا ئەدەواتەکانی تەشبیهیشمان باس کرد، نمونەشمان لە بۆ هەر هەمووان هیناوە. ئێستا دوو تێبینیمان هەیە سەبارەت بە تەشبیه تۆی قوتابی پێویستە بیزانی. یەکەمیان قد يحذف الأداة في التشبيه مەرج نییە هەموو جاران ئەدات التەشبیهەکە لە ڕستەکەی هەبیتێن. مشبه و مشبه به هەر هەیە بەڵام مەرج نییە هەموو جاران ئەدات التەشبیهەکە هەبی. ئەزە زۆربەی جاران مبتدا و خەبەر دێ مبتدایەکە دەبیتە مشبه خەبەرەکەش دەبیتە مشبه به بەڵام ئەداتەکە لە نێوانیان حەذف کرا. لۆ نمونە دەرێن أنت نجم في الرفعة تۆ ئەستێرەی لە چێ لە بەرزایەتی. ئەنتەکە لێرە مشبهة ئەنتەکە چییە؟ مشبهة. أنت مشبهة نجم مشبه به مروفكي با أستيرت سوانديا خالي هاو بشانتيا الرفع برزايتيا مشبه به وجه الشبه إمام السكاء أداتك لبيني أنت كولبيني نجمك يعني أنت كالنجم يعني أنت مثل النجم أداتك محذوف لرستك بونينيا سيا أداتك محذوفة أو تيبيني كام طبعا لو زاريش هاتي تو أو زورا تيبيني دواميان قد يحذف وجه الشبه زاروايا أداتك هي مشبه بيكش هي بلان سنيا خاليها وبشكي بعضنا كدي بتايبتي لو رستاني كلمن هاد سنة تداخليني ما مستفير الدكا يعني أرستاني كزوزور آسانا لون منادري المنافق مثل الثعلبي المنافق مثل الثعلبي إنسان يدورو وكو ريوي وايا أو مروفك المشبه مثلك أداة التشبيه الثعلب مشبه به يا مساني دورو لتسبا الريويدتي المكر الدهاء فرو فعل وش الشبكة المكر والدهاء لرستكبوني هي نخيرنيتي أدي ما تسون زاني من حمود الزاني كوار ريوي نموني فعل زانيا ياخد أو نموناني كلا كتابي هيتمان لمنهج بريزة ديخيني أو سبارت با تشبيه ما يتمان إستا زاني نموني وزاري تسون لسديتوا نموني وزاري تسون هاتي تواسلي وزاري لسحلكين يكم سياري وزاري من أدوات التشبيه لو تسواري كان أداتي تشبيهين لو تسواري كان أدواتي تشبيهين لكن تعارض ديخيني إن أدوات التوكيد أي شلونية قد هونية يجب فعل ماضي دبت التحقيق كواتت سمايتوا ما يتمان مثل مثل يجيك لو تساري وكما مستفيق وتم بلي كواتا راستك تسيا راستك مثل والله راسيا الجواب جيب أقدر به
لە هەموو بابەتەکان کاتێکەوە پرسیاری وزاری وەڵام دەدەیتەوە لە چوار هەڵبژاردنەکە هەوڵ دە توزاری هەڵەکان ببینەوە سەرەتا بزانە دووی زۆر دووری تێدایە دوو قڵی تێدایە زۆر لە بابەتەکەی تو دوورە ئەوە نیشانێت کە دەبینێتەوە دوو قڵ لەو دووەش تەمەشا دەکەی بزانی کامیان ئەوەی سەر ئەسیلە لەگەر ئەوەی مێشتی تو دەگونجێ کامیان ئەتو دەیزانی لەگەر ئەوەی سەر ئەسیلەکە مطابقە ئەوە هەم دەبژێری و زۆر بە ئاسانی نمرەی خۆت وەردەگری نمونەی دووەمیان لەو قلنا الوجه الحسن كالربيع في براقته دەموچاوی جوان وەکو بەهارە لە بریقەداری چی دەوێت المشبه چی لێمان دەوێتن المشبه ئەمە فێر بوونە مشبه زیاتر لە سەرەتا دێ مشبه زیاتر چییە مرۆڤەکەیە الوجه الحسن دەموچاوی مرۆڤی جوان دەموچاوی جوان وەکو بەهار وایە طبعا مادەم ئەداتەکە کافە مشبهەکە لە سەرەتا دێ مامۆستاوە دوو وشە ئەو یەک وشەی لێک دراوە الوجه الحسن وشەیەکی لێک دراوە دەموچاوی جوان کەواتە وەڵامە ڕاستەکەمە لێ ڕانیشانم کرد الوجه الحسنە دەرێ مەحذوفە مشبه محذوف نابی البراقەیە بریقەداری وجه الشەبهەکەیە ئەدی الربيع هەوا الربيع لە پاشی کافەکەی هاتیە ئەوەی بە کافی وەیە ئەو پێدەوەی مشبه بی مایتمان چ مایتمان الوجه الحسن الوجه الحسن مرۆڤەکەیە دەموچاوی مرۆڤەکەیە لە سەرەتا ڕستە هاتیە لۆی ئەویان تەواوە وەڵامی ڕاست بوو جیم ئێستا پرسیاری تریش هەر سەبارەت بە تەشبیهی هي البدر حسنا ئەو وەک مانگ وایە لە جوانی چی دەوێ مشبه بهی دەوێت چی دەوێ مشبه بهی شتەکە کەوا مرۆڤەکەمان پێچواندیە طبعا لەوەی ئەداتی تێدا نییە کە ئەداتی تێدا نییە هي لە سەرەتای ڕستە هاتیە مبتەدایەکە مشبهە هي مشبهە ئەدی ئەلبەدرەکە چییە دەبیتە المشبه بهی ئێستام ئەلی ڕانیشانم کردیە کە ئەلبەدرەکە هەوە بەس بزانم لە هەڵبژاردنەکان ستەرێ محذوفە محذوف نییە مشبه و مشبه به لە پرۆگرامی مە محذوف نییە ئەدی هي هەوە هي لە سەرەتای ڕستەکە هاتیە ئەوە مشبهە ئەدی حسن هەوە حسنا جوانیەکە وە خاڵی هاو بەشە وەچی شەبەهە ئەو سەیە هەونینە ئەدی کامیان هەوە البدر بەڵێ البدر هي البدر کەسەکە کچەکە بە شوبهاندرایە بە مانگ کەواتە بەدرەکە مانگەکە مشبه بهیەکەیە وەڵامی ڕاستەکە چییە دال مشبه به سەرەتایەکە نییە کۆتایەکەش نییە نمونەی تر فهدم فؤادي ما استطعت فإنه سيكون مثل الصخرة الصماء گەردەتوانی دڵم بڕوخێنە ناتوانی لەبەرەوەی دڵم وەکو شاخێکی تند و تۆڵ وایە لێرە لەو ڕستەیەیان فؤاد واتە دڵ واتە قەلب کە لە پرۆگرامی مە پێشش دادێتە ڕێگامان ئەوە مشبهە فؤادەکە چییە المشبه مثل ئەداتەکەیە ئەدات التشبيه بس سيتن الصخرة الصماء أو شيء ليك دراوة الصخرة الصماء بردشي طنت آية بردي طنت رمزي تسيا رمزي خوراقية رمزي نشكانة أزلو الصخرة الصماء إما يستوجه الشبه كي ودقرين سكا بسيارة كتس دريتين دري وجه الشبه مدي أزارة نا مشبه دوي ونا مشبه به بل كتسي دوي أداة شناية خالي هاو بشي نيوان يعني دوي خالي نيوان هاو بشي نيوان ضلكو شاخة كتسيا وثمان الضعف والهوان بهزي بيتواناي نخير القوة والصلابة تندو طولي وبهزي بلي شاخ تندو طولو بهزة ضلي مني جوايا الصمت والسكينة بيدنجي ونرمونياني نخير ضلي خوي ناشب هيني لو يكوا بيدنج بيتن بلكو دري طندا دري بهزة الجمال والبهاء نخير جمال وبهاء إجنيا ولا مراستك تسبو ولا مراستك قوتمان القوة والصلابة بهزيو تندو طولي أوش بسياريشي تري وزاريش من باسكت استا كوتاي بقى التشبيه ماني نادتين سر زارا وتسمتشي تري روان بيجي كأويش بريتلا الجناسيش تنها تيجيشتنا بيناسك مطلوب نية ولا بريب كي جناسيا أن يتفق اللفظان في النطق ويختلفان في المعنى
دوو شێ لە تەلەفوز و خوێندنەوە نووسین وەکو یەکترن بەڵام مانایان لەگە یەکتری جیاوازە جا ئەگەر هاتوو ئەو دوو شەیە لە عدد الحروف ژمارەی پیت نوع الحروف زۆری پیت حركات فتح وكسر الضمة تسلسل رێزبەندی هەر چاری وەچێک دی بوو ئەوە جیناسەکی تامە بەڵام ئەگەر هاتوو لە سێ قلام پێک دەچوقلەکی نەقستان بوو جیناسەکی ناقسە واتە غەیر تامە هەرچەندە لە وزاری لە تۆی خۆشەویست مەطلوب نییە کە بزانی جیناسەکە تامەیان غەیر تامە بەس ئەوەندە بزانە جیناسە کافیە جیناسی تام تازە باسمان کرد دەبی لە چوار خاڵان بە یەکتر بچێن نمونەی لەسەر بینەوە قد كان وجهك في الضحى مثل الضحى متهللا دەموت چاوی تو لە تەمەنی مناڵی وەکو چێشتنگاو جوان و ڕازاوە بوو دووجار وشەی ئەڵضحا هاتیە ضحای یەکەم تەمەنی مناڵی تفولە ضحای دووەم چێشتنگاو دوو وشەیە بە یەکتر دەچن مانایان جیاوازە لە ژمارەی پیت و زۆری پیت و حرکات و ڕێزبەندەکەشی وەکێکی ترە جیناسێکی تامە دووەمیان یا فؤادی لا تسل ئەین الهەوى كان صرحا من خيال فهوى هۆ دڵەمە پرسەکە خۆشەویستەکەی من قەڵایەک بوو لە خەیاڵ ڕووخا دووجار وشەی هەوا هاتیە تەمەنەوە هەوی نییە هەوا ئەلفی مەقسوورەیە یەکەمیان کە ئەلیف لامی پێوەیە دەزانم ناوە بە مانای چ دێتن بە مانای ئەلحوب بەڵام هەوای دووەمیان کە فائی پێوەیە ئەوە فعلێکی ماضیە فعلێکی ماضیە بە مانای چ دێ بە مانای سەقەتە وئینهارە دوو وشەیە وەکو یەکتر دەخوێندرێتەوە بەڵام مانایان جیاوازە لێ دەرێن جیناسن نمونەی سێمیان ومن يهب أسباب المنايا ينلنه وإن يرق أسباب السماء بسلم دووجاران وشەی ئەسباب هاتیە ئەسباب المنايا لێرە مەبەستی چییە هۆکارەکانی مردن واتە عیلەل وإن يرق أسباب السماء بالسلم حتى ئەگە بەرز بیتۆ ئاسمان بەڕێگاکانی ئاسمان لێرە ئەسباب السماء يعني طرق دووجاران وشەی ئەسباب هاتیە یەک بە مانای عیلەل و هۆکار دێ دووەم بە مانای پەیژە و ڕێگاکان دێ وەکو یەکتر تەلەفۆز کرا بەڵام مانایان جیاواز بوو جیناسن جیناسێکی تامیشن هەر سێ نمونەش نمونەی وزاریە ئەو نمونەیە یەکەمیشیان لە تەمهیدی وزاری جارێکیان هاتیتەوە جیناسی غێرتام گوتمان جیناسە بەڵام لە چوار مواسەفاتەکەی کەچی نەقستانە لۆ نمونە فيا راكب الوجناء هل أنت عالم فداؤك نفسي تلك فداؤك كيف تلك المعالم استقدت مشاكين عالم لقر معالم تحسبي ألف لام ما كبابا عالم لقر معالم أو ميمة نقصتانا أو ميمة نقصتانا نكو بيتكاني تري وكو يقدرا عالم ومعالم عالم يعني زانا معالم يعني مشخل دو شيء بيقدر تمانان زياوازه بس لو جناسك تواونيه چونك اوا سوار بيتا والله اويان بينس بيتا او ميمچي نقصتان بو يدوميان اين من سادوا وشادوا وبنوا لچينا اواني خوان بقولي سزوي زاني وشتي تندو طوليان درسك طبعا نموني وزاري هاتيتو سادو شادو دو شنا بيقدر تمانان زياوازه بس جناسك تامنيه چونك اوا حرفي سا اوان حرفي شا یەکەمیان لە ژمارەی پیت فەرقی هەبوو بەس ئەوە لە نەوعی پیتەکە زۆرەکەی نمونەی کان سێمیان هەللا نەهاکە نوهاکە عن لۆمی امرئین ئایا لۆ عەقڵت نەهی لێ نەکردی کەوا لۆمەی خەڵکام بکەی لێرە نەها لێرە نوها پێک دەچن بەس ئەویان حەرەکەکەی فەتحەیە ئەو حەرەکەی ضەممەیە نەها لە نەهی هاتیە یعنی نەهیکردنی شتێکی برێ شتێکی مەکە ئەنجام مەدە بەس نوها لێرە بەمانەی العەقڵ دێتن دووشەنە پێک دەچنمانایان جیاوازە جیناسن جیناسەکەی لە تەواو بەس لەبەر حرەکەکەی فەرقی هەیە آخر نمونە الشباب ئەلەم و ئەمەل گەنجی ئەلەمە و ئەمەلیشە ئازارۆش گەنجی تێدایە و ئومێدیشە لۆ تاوانیە جیناسەکە ناتەواو لەبەرەوەی تەسەلسولەکەی ڕێزبەندەکەی فەرقی هەیە بەڵام وەکو گوتم گرنگ نییە ئەتوو بزانی جیناسەکە تەواو یان نەتەواو ئەوەندە میمەلۆ تو بزانی ئەو چەمکە جیناسە ئێستا
مایتمان دەربارەی جیناس بزانین پرسیاری وزاری چۆن هاتیتەوە. الفن البلاغي بين الصماء والشماء. هنري الروانبيجي لبيني صماء والشماء تسيا. طبعا متمشى هذا كان بيك دتنتنا او يعني صاده يتكشينا توريه بهيت زوري هونيه لبروي توريه اصلا لبروجرامي ايما شتيك مانيه بناوي توريه ما زاري غلطه كان دبينينوا مقابله لبين دورستانه نيل ليوان دوشان ايشان هونيه طباق دوش عكسي بيتسواني يكترن ايشان هونيه جیناسە بەرێوەڵا پێک دەچن عین پیتەکانە لە جنس یەکترن و ماناشیان جیاوازە جیناسە نەشی گۆتە تام و غێرتام گرنگەوەی ئێمە بزانین جیناسە لۆیە دالەکەی دادەنین و دوو نمرەی خۆمان حاصل دەکەین. ئێستا دەچمە سەر نمونەی دووەمیان من بەحری شعرك ئاغتەریف و بفضل علمك ئاعتەریف و پەیوەندی نێوانی ئاغتەریف لەگەر ئاعتەریف تەمەشا دەکەی وەکو یەکترە بەس ئەوە غەئە ئەویان ئەوەشیان دەزانین جیناسە طباق نییە طباق پێچەوانە یەکترێن تەشبیهیش نییە پێکچواندنیش نییە بابەتەکە ئەدەوات تەشبیهی تێدانە تەوریەشە لە پرۆگرامی خۆمان نییە مایتمانەوە جیناس تەمەشا دەکەم بەرێ ئاغتەریف و ئاعتەریف پێک دەچن پیتەکانیان لە هەمان جنسن لەوێ جیناسەکەی دادەنێن و نمرەی خۆمان حاصل دەکەین. ئەوە دوو نمونە لەسەر جیناسی نمونەی جیناسمان تەواو بوو نمونەی وزاری ئێستا دێنە سەر سەمکی سێم کە ئیشمان پێ چەند جارێک تەمان پێی دێنێ مرادف بریتە لە هاواتە هاومانە دوو شە بە یەکتری بچێن مرادف لە ئینگلیزی شێ لە بابەتەکانی کە دوو شێ تەمەشا دەکەی ئەو شانە جیاواز نووسرانە بەڵام هەمان مانایان هەیە هەمان واتە دەدەن پێناسەکە پێویست ناکە لە بەرکەی ئەتوو هەندێک مرادفاتت هەیە لە منهەجی خۆت لەبەر دەکەی. السيف يعني الشمشير المهند يعني الشمشير أو تسيق دينا مرادفا. الطريق يعني الريقة الشارع يعني الريقة أو تسي بيدرين هاتوا طباق نيا تضاد نيا تشبيه نيا بالكوتسيا مرادفة. أبا لبروغرامي هي أبا يعني الرفضة أبا يعني الرفضة أو لقصيدة جميل كري معمر ديخيني هذا جنب ما نرد كدنو دي وافق رضيا هذا جنب ما راضي بوندي مات توفيا هەرچەند بەمانای مردن دێ وەڕا خەلف هەرچەند بەمانای پشتەوە و دواوە دێ ئەوە پێ دەرێن مرادف بەڕێزە بزانە مرادفیش چییە؟ ئەسی لێ وزای لەسە مرادفی هاتۆ بەڵێ دەرێ مرادفی کەلیمەی مەکەسە چییە؟ پرسیارێک هاتەوە بەیتی هەفتەمی تێدایە تەوان لێرە ئەمە پرسیارەکەمان لە نییە پرسیاری وزاری کەلیمەی مەکەسە عنی وەستا مەکەسە بەمانای چ دێتن دەرێ مەکەسە بەمانای چ دێتن مەکەسە بەمانای جەڕیان دێ نەخێر غەرەتە جەڕیان ئەوەی بڕواتن فەیضانیش ئەوە ئاوەکە دەجولێ هەو نییە سەیلانیش هەڕۆیشتنە ئەدی مایتمان سکون یعنی ساکن یعنی چ یعنی نەجولان کەواتە وەڵامی ڕاستی مرادفی مەکەسەی چییە؟ سکونە ئەلیفەکەی دادەنەی بەڕێزێت لە ناو سۆمایەکە دوو نمرەی خۆت حاصل دەکەی. پرسیاری دووەم دەرێ مرادفی کەلیمەی ئەلئەساسیە تەبەن ئەوەی ناو مەنهەجیە أول قصيدة المساء ديخينين قصيدة المساء إيليا أبو ماضي كلمة أسايت يدايا يعني خمو خفت فدع الكآبة والأسى واسترجعي مرح الفتاة أسى لقر كآبي يعني بمعنى خمو خفت دين بزاني كآبة هي والله أوتا كآبة كم ديتوا بلام هشتان داناني مزانم أسى خمو خفت قبرتوا وقور نخير خمو خفت مردنا موت نخير الفراق دوري لێک جیابوونەوەی نەخێر بەڵکو چییە دەیخینم لە منهەجی لەبەر دەکەم مامۆستا پێم دەرێ ئەسا و کە ئابە خەم و خەفەت سنە مرادفی یەکترینە لۆیێ کە ئابەکەم هەر بژاردوو دوو نمرەی خۆم حاصل کردەوە پرسیارێکی وزاریش دەربارەی مرادفی. ئێستا چەمکی سێمیشمان تەواو کردینە سەر چەمکی چارەمیان بە نانای الطباق لروانبيجي بلام لعلم اللغة زمانواني بيشي دارين التضاد هو الجمع بين الكلمة وضدها كوكدنوي لنيوان دو شيء كبتسوانية يكتري من معنى كان يعني عكس بتسوانية طبعا دي سان بيناسا كلبر مكا تا استا هيت بيناسيق لبو لبر كردنيا طباق دو زوري هي طباق إيجاب وطباق السلب لو تو مطلوب نية لو زاري جرينك ايواتو بيزاني طباق إيجاب أولا لنيوان دو شيء بيتسوانا بين دووشەکە ئەرێ نەبن بەڵام تیباقی سەلب سالب ئەوە یەکیان ئەرەیە یەکیان نەرێ یعنی یەکیان ئامرازی نەفی لە پێشە
طیباقە ئیجابەکان لۆ نمونە لێوان دوو ناوان عەدوو سەدیق عەدوو دوژمنە سەدیق دۆستە عەکسی پێچەوانێکترن ئەو دوو ناوە طەویل و قەسیر درێژ و کورت دەشگونجێ لە نێوان دوو فیعلان بێ ئێستا عیش عەزیزەن ئەو موت وەئەنتە کەریم عیش لەگەر موت عیش فعل ئەمرە موتش فعل ئەمرە کەواتە لە نێوان دوو فعلان عیش دەرێ بژی موت دەرێ بمرە بژی و بمری دوو وشەی پێچەوانێکترن پێیان دەرێن طیباق حتى لە نێوان دوو ئەوەش دەبیتن مەفعول فیهیش بۆ نمونە ظەرف مەکان فەوقە سەرەوە تحتە خوارەوە ئەمامە پێشەوە خەلفە یعنی وەڕاءە دواوە دەگونجێ ئەوەش دەگونجێتن یان حتى لە نێوان ظەرفی زەمانیش دەبیتن لەیل و نەهار لەیل و نەهار شەو ڕۆژ طیباقی سەلبیش ئەین پێچەوانە نەبەزێکیان ئەرەیەکیان نەرەیە تعلم و لا تعلم تعلم دەزانی لا تعلم نازانی بەس ئەوە چ بۆ فەرقەکەی لە چ بوو یەکیان ئەرەیەکیان نەرەیە ئەوەیان ئامرازی نەفی لە پێش نییە بەس ئەوە ئامرازی نەفی لە پێشە لۆیە دەرێن ئەوە پێدەن طیباقی سالب لە بەرویەکەچان ئامرازی نەفی لە پێشە بەڵێ ئێستا دێنە سەر پرسیاری وزاری دەربارەی طیباقی یاخود با بڵێن تەضادی یەکەمیان مضاد و کەلیمەتە سەعب پێچەوانەی وشەی سەعب چییە سەعب یعنی قورس قیەم بەها نەخێر وەشمی گوتم ئەمەوە باشە دائیمەن جارێ غەرەتەکان بینەوە دوای ڕاستەکە بە دیار دەکەوی بە پێیەکان بگرین بێ پێیەکەمان ئی خۆمانە قیەم بەها هەون نییە ئەدی خەشن یعنی دڕ ئەویش هەون نییە ئەدی لین یعنی نەرمونیان وەڵا لین نەرمونیان لەگە سەعبی قسەک پێدەچێ ڕاست بێ زانی ڕاستترمان نییە سهل یعنی ئاسان و خۆش ئەوە تەواوترە سهل لەگە سەعبی سەعب قورسە سهل ئاسانە ئەوە تەواوەکەیە یعنی ئەوەشیان دەتانین برێن لۆ تەواوی دەچ بەس ئەوە تەواوترە ئاگادار بە زۆر جا لە وزاری دوو شتێ هەردووچی قسەک بەڕاستی دەچن بەس کامیان ڕاستترە لۆیە وەڵامە ڕاستەکەیان چییە جوابە سەحیحەکە لەقیبا بوو سهل بوو دایدەنێن و دوو نمرەی خۆمان حاصل دەکەین دەچینە سەر نمونەی دووەمیان قال الشاعر عش عزیزا ئەو موت وأنت کەریم عش بژی مت بمرە علاقەی بینی ئەو دوو شەی چییە طبعا علاقەی بینی ئەو دوو شەی جیناس نییە دوو شە نییە پێک بچن مانایان عەکس بی کاج هیچ پێک ناچن دەرێ ئەدی مقابلە لە بینی دوو ڕستانە ئەوە دەرێ دوو شە ئەویش شەو نییە ئەدی تەوازی ئەویش لە بینی دوو ڕستانە مایتمان چ مایتمان طیباق ئایا پێچەوانەیەکترن و بژی و بمرە بەڵێ پێچەوانەیەکترن کەواتە طیباقەکە تەواوە بایەکەی دادەنێن و نمرەی خۆمان حاصل دەکەین ئەوە دەربارەی طیباقیش تەواو بووین ئێستا دەچمە سەر چەمکی سێم زاراوەی پێنجەم عەفوەن کە المقابلەیە المقابلەش وەکو طیباقی لە خاڵێک یەک دەگرنەوە کە زیاتر پێچەوانەییە بەڵام پێچەوانەیەکە چیە زۆر جا دەرێمە قوتابیان وا حسابی کە ئی طیباقەکە کەسێکە دوکانی هەیە ئەشای مفرەد تاک دەفرۆشی بەڵام ئی مقابلەی جوملە چییە جوملەی دەفرۆشی جا مقابلە بریتێ لەوەی دوو ڕستە دوو عیبارە وشەی یەکەمی وەی لەگە وشەی یەکەمی ئەوی تر پێچەوانەنە وشەی دووەمی لەگەر وشەی دووەمی ئەوی تر پێچەوانەنە ئەگە هەی بوو وشەی سێم چونکە ئەتیادیە مقابلەکە دوو بە دوو بی سێ بە سێ بی هەتە چار بە چارش بی کەواتە لە نێوان دوو ڕستانە ئەو جە بە واو لێک زیاد دەکرێنەوە بە فاریزە دووبەیتە گرنگ ئەوەیە مقابلە لە نێوان دوو ڕستان دێتن تەمان پێناسەکە پێویست ناکە لەبەری بکەی لۆ نمونە دەرێ العلم نور ڕستەی یەکەممان العلم نور ئەوە ڕستەی یەکەم ڕستەی دووەمیان تەمان بە واو لێک زیادکرێتەوە الجهل ظلام زانست ڕۆناچیە ڕستەی دووەم نەفامی و نەزانی تاریچیە ئەو دوو ڕستەیە پێچەوانەی یەکترن دوو ڕستە پێچەوانەی یەکترن مقابلەکەی لە بینی چوچیە العلم لەگەر الجهل زانست و نەزانین پێچەوانەیە النور لەگەر الظلام ئەو دوو شێ پێچەوانەیە علم و جهل عەکسە نور و ظلام عەکسە کەواتە ڕستەکە بە کاملی لەگەر ئەو ڕستەیە بە کاملی پێچەوانەی یەکترن دووەمیان خوای گەورە دەفەرمێ فەلیەضحەکوا قەلیلە وەلیەبکوا کەثیرا با پێکەنینیان کەم بی و گریانیان زۆر بی ڕستەی یەکەمیان پێکەنینی کەم لەگەر گریانی زۆر
دووڕستە پێچەوانەیەکترن مقابلەکە لە بین یەضحەک و پێ بکەنێن یەبکو بگرێن طبعا دەفتە ئەمر لە بەرەوەی لامی پێوە قەلیلەن کەم کەثیران زۆر ئەو شانە مقابل یەک دی پێچەوانەنە کەواتە ڕستەکەی یەکەم بە کامل لەگە ڕستەکەی دووەم پێچەوانەیە پێ دەگوترێ مقابلە نمونەی سێمیشمان لە قەسیدەکە ئەبوو فیراسی حەمەدانی لە منهەجی خۆتان دەیخوێن و لەو زاری شاتیتەوە گرنگە ئەیەضحەک مەئسوور وتەبکی طەلیقەة ئایا پێدەکەنی ئینسانی زیندانی کراو ئایا دەگریە ئینسانی ئازاد کراو پێکەنینی زیندانی کراو گریانی ئازاد کراو ئەو دوو ڕستەیە بە چلێک جیاکراینەوە بە واوی حرفی عەطف پێکەنین مقابلەی گریانیە ضحک و بوکا مەئسوور زیندانی کراو پێچەوانەی طەلیقیە یعنی ئازاد کراو کەواتە ئەو ڕستەیە بە کاملی لەگە ئەو ڕستەیە بە کاملی مقابل یەکترینە هەتا لەولایەش شەیتمان لەولایەش دیسان لە بەشی دووەمی شەتر ثانی شەیتمان تەسکوت و مەحزوون بێدەنجی غەمبار لەگەڵ چ تەند و بوسالی ناڵە ناڵی دڵخۆش ئەو ڕستەیە لەگە ئەو ڕستەی مقابل یەکترینە تەسکوت مقابلی تەندوبیە مەحزوون غەمبار مقابلی سالیە دڵخۆش کەواتە ئەلێرەش دیسان ئەو لایە مقابلە لەگەر ئەو لایەن هاتۆ لە وزاری دەرێ الفن البلاغي الوارد في البيت لو بيتي فن بلاغية كتسيايتمان طباق لو يدريم طباق يعني لبلو الطباق زيادة لنيوان دوشانا أو دري بيت رستا دير لو طباق كي ضرب لي دام جناسي جنيا دوشابن أو باسي رستي دكا التشبيه جنيا يتي بيزنة سوانديا ئەدیچیا مقابلە ئاتەمەشا دەکەم ڕستێک مقابلی ڕستەشکەیە مانایان پێچەوانەیە هەتا ئەگەولایەش وەگەرم ڕستەیەک مقابلی ڕستەشکەی پێچەوانەیە پێدەگوترێت مقابلە لۆی وەڵامە ڕاستەکە چییە؟ وەڵامە ڕاستەکە مقابلەکەیە دای دەنێم و دوو نمرەی خۆشم پیرۆز دەکەم. ئێستا باسی زاراوەی پێنجەمیشمان کرد مایتمان زاراوەی شەشەم کە لە پرۆگرامی خۆت هەیە و چەند جارێک لە وزاری هاتەوە پێناسەکەش دەبی لەبەرکەی هەتا ئێستا دەمگۆ پێناسەکەی لەبەر مەکە خاترم دەگرتی ئەو زارە دەرێن پێناسەکەش دەبی لەبەرکەی التەشخیص واتەکردنە شەخص یعنی کرد بە مرۆڤ چواندن پێناسەکەی هو إعطاء صفة إنسانية لما ليس إنسانا يعني لما ليس بإنسان بریتیە لە سیفەتی مرۆڤ ببەخشینە شتێکی بێجیان شتەکە بێجیانە وا ڕەفتار و هەڵسوکەوت و تەعاملی لەگە دەکەم کە ئەنەما شتەکە مرۆڤ بیتن زۆربەی جارانیش نارێم هەموو جاران فعلێکی ماضی دێ لە پاشان ناوەک دێتن و ئەلیفلامی پێوەیە نارێم هەموو جاران بەڵام زۆر جار ئەوەیە نمونە یەکەم بایەکەتی سەما گریا ئاسمان گریان سیفەتی مرۆڤە نەگی ئاسمان کەچی ئەو سیفەتەی مرۆڤمان بەخشیتە ئاسمانی کە دیتمانە شەخص پێدەگوترێت تەشخیص غاضب البحر دريا توربو توري صفتي مروفا كتسمى دين دريا توربو تشخيصا عاشق البيداء لو زاري هاتوا لو عاشق البيداء لأصبح رملها زهرا قربيه الصحراء وبيابانش عاشق بوها لزيقاي طول وطوز وخول لم استقول لي شندبو عاشق البيداء عاشق بوني الصحراء عاشق بون صفتي مروفا نقي الصحراء كتسي درايتوي هيتما لا قصيدة المساء السحب تركض هوركان رادكن راكدن صفة مروفة يهورنيا كواتا تشخيصا تنفس الصبح هنا سيدا بياني وكخواي يقول فرمي والصبح إذا تنفس سوين ببربيان كاتك هنا صدا صفة مروفة نقي بربيان بيدو قلت تشخيص ضحك المجد شاعر دري ضحك المجد لنا لما رآنا بدم الشهداء مخصوب دمانا سەرفرازی پێمان پێکەنی کاتێکەوە بینی دەستمان بە خوێنی شەهیدانمان سوورە ئێ سەرفرازی و پێدەکەنی خۆ دەودودان و لێوی نییە ئەوە پێدەگوترێتە تشخيص مات النهار لقصيدة مساء مات النهار ابن الصباح فلا تقولي كيف مات إن التأمل في الحياة يزيد آلام الحياة مات النهار روشگار مرد مروف دمري نق روشگار الجبال تروي شجاعتنا شاخ كانش آزاياتي إما باز دكان شاخ قسناكا كتسي دري قسيكت أو همو بيدا قتري التشخيص نمونش من هي لو زاري هاتي توا
النهار مودع ڕۆژگار خواحافیزی لێ کردین بە چەمچی منداڵان بای لێ کردین ئایا ڕۆژگار کو خواحافیزی و بای دەکاتن دەرێت جوانی بەلاغەکە لە چدایە لە تەوازیدایە نەخێر بە هیچ شێوازی تەوازی نییە کە باسی دەکەین هێشتا باسمان نەکردێت تەوازیەکە ئەدی تەشبیهە نا هیچی بە هیچ نەچواندیە ئەدی طیباقە نەخێر دوو شەنیە پێچەوانەبی ئەدی تەشخیصە بەڵێ سیفەتی خواحافیزی ماڵ ئاوایی کە سیفەتی مرۆڤە دایکە ڕۆژگار کە دیتێ شەخص لێ تەشخیصەکە تەواوە جیمەکەی دادەنین و دوو نمرەی خۆشمان بەدەستدەینین جیم ئەو جارە ئەتە ڕەبیع هات بەهار چێ هات وەرزی بەهار وەرزی بەهار خۆ قاچی نییە بێ کەچی دەرێ هاتێ طیباقە نەخێر طیباق نییە پێچەوانەی یەکتر نینە مقابلەش نییە دوو ڕستەبی پێچەوانەی یەکتر بیتێن ئەدی تەشبیه و پێک چواندنە نەخێر کا ئەدەوات و تەشبیه و پێک چواندن ئایا تەشخیصە بەڵێ تەشخیصە سیفەتی مرۆڤ کە هاتنە دایتێ وەرزی بەهار لۆیە وەڵامە ڕاستەکە چییە دالەکەی دادنێن و نمرەی خۆشمان وەردەگرین بەڵێ دالێکە تەواو بوو ئێستا مایتمان باسی ئەتەوازی بکەین کە چەمچی هەفتەمە پێناسەکەی لەبەر مەکە بەستێ بگە تەوازی وەکو مقابلە لە نێوان دوو ڕستانە تەوازی و مقابلە ئەو دوایان لە بینی دوو ڕستانن لە بینی دوو عیبارەتانن تەوازی چییە دوو ڕستە لە بنیە و لە ناوە ڕۆک و لە مۆسیقا و ئاوازی شعرەکەی بە یەکتر دەچیتن زۆر جارانیش ناڕێم هەمووی پیتەکانی ئەخیری پێک دەچن وەکو ئەزهاڕوه لا تذبلوا طبعا اگر ابوستين دبت السكون بس قبروين لبروي نافيه غير عامله ازهاره لا تذبلوا ونجومه لا تأفلوا قولكاني سيس نابن استيركاني والنابن بيني او رستي لقى او رستي دوام او دو الشطره توازيا لو ازهار جمعي زهريا نجوم جمعي نجميه ها زيناوي لكالبو مذكر لولاش همان شد لا نافية غير عاملة لولاش شيطمان فعل مضارع شي مرفوعي بالضمه مان هي ليرة شيطمان كوتايشيان بلام دي كواتا طبعا لو زاريش هاتي توا علاقي بيني او دورستيتسيا التوازي هاو سنقبون هلا قصيدي إلي أبو ماضي هيتمان البروغرامي خومان سلمى بماذا تفكرين سلمى بماذا تحلمين سلمى بيرلتس دكيوا سلمى خوم بتسي ودبيني سلمى ليرناوا ليرشيان ناوا بماذا حرف جربة أداة استفهام ونسأل ولا يجوى تفكرين كلبار وزن قافية نيقوت تفكرين تفكرين فعل مضارك أفعال خمسة يبتا أدس بيك دي كوتاي بيا أنونا تحلمينش همانشتا كواتا ئەگەر دوو ڕستە بە یەک دەچوون لە مۆسیقای شیعری و بنیادی شیعری و پیتەکان و بە یەکچوونێکی زۆریان هەبوو ئەو کاتی دەرێن عیلاقە بینیان بریتە لە تەوازیش ئەسیلێ و زاری لەسە حەل بکەین دەرێ یا ئەخی في الشرق في كل سكن يا أخي في الأرض في كل وطن يا أخي لەگەر يا أخي حرف نداء منادى في الشرق في الأرض حرف جر اسم مجرور في كل سكن حرف جر اسم مجرور ومضاف إليه ليرة جوايا كواتا علاقي أو رستي لقى أو رستي متوازنة بيك دسن هاو سنجن بيتي أخيرا كشان بيك دسي توازي كي زوان تركيديا علاقي بيني أواتسيا طباق نيا لبروي طباق لبيني دوشانا مقابلة جنية لبروي بيت سواني يكترنينا تشخيصي جنية صفتي مروفي نداي تشتكي بيجان بالكو توازيا دورستي هاو سنجن موسیقای شعریەکان پێک دەچی جیمەکە دادەنێن و دومرەکەش لەناو جیرفانی خۆمان دەنێن کەس ناتوانین لێمانستینەوە دووەمیان شاعر گوتی ئەزهاره لا تذبل ونجوم لا تأفل گوتم ئەوە دەبتە سکون ئەگەر ڕاوەستیە ئەگەر نابڕۆی طبعا لەبەر نافیە غێر عاملەیە دەبی بەڵام بیتێن باسمان کرد ئەوە هەمووی پێک دەچیتن لۆیە عیلاقەکەیان بینی تەوازیە تەشخیص نییە سیفەتی مرۆڤمان دابیتە شتێکە تشبيه و پێکچواندنی ژنیە و تەوریەش لە پرۆگراممان نییە ئایا تەوازی لە بینی دووڕستان بەڵێ دووڕستەیە پێکچواندن و مۆسیقای شیعری و هاوسەنگبوون بەڵێ کەواتە وەڵامە ڕاستەکە تەوازیە با هەر دەبژێرین و نمرەی خۆشمان دەبین بەڵێ قوتابیانی ئازیز تانیمان لەوانەی یەکەم
هەفت سەمچی بەلاغی و ڕەوانبێژی گرنگ لۆ ئێوەی ئازیز باسکەین بە نمونەی وزاریش بە هیوای ئەوەی کەوا سووتەن لێبینی ئیتر هەر شاد بێن.